بینەرانی خۆشەویست خۆشحاڵم جارێکی تر و لە بەرنامەیەکی تری وێنەکانی دوێنێەوە پێتان شاد دەبمەوە. ئێمە ئەمانەوێ ژمارەیەکی زۆر لە کەسایەتیەکانی میلەتەکەمان لەم بەرنمەیەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاشنا بکەین. ڕەنگە زۆربیان کەسانی ناسرا و بلیمەتی بوارە جیاجەکانی ژیان بن، بەڵام ئەم دروستکردنی پەیوەندیە لە نێوان بینەر و میواندا وەک خۆتان دەزانن لە ڕێی وێنەکانیەوە. وێنە ڕازگۆترین دۆکۆمنتی ژیانی خەڵکە کە لە یەکە بە یەکەی وێزگەکانی ژیانی ئەو کاراکتەرە ڕابمێن و بگرە سوودیش لە ئەزمموی ژیانیشی وەربگرین. میوانی ئەم جارەمان کاراکتەرێکی دیارە کە ڕەنگە زۆربەی خەڵکی عێراق ڕۆژانە پێویستی بە یەکێک لە پرۆژەکانی بێ. ئەو وەک هەر یەکێک لە ئێمە خۆی بە قەرزاری شاری سلێمانی شارە حیاتەکە ئازانێ پێچێ بەهۆی پرۆژە خزمەتگوزاریەکانیەوە کەمێک لەو قەرزارباری لە ئەستۆ کەم کردێتەوە. کەسێکە زۆربەی هێز و توانای مادی و معنەوی خۆی بۆ ئەم شارە تەرخان کردووە. ئەم میوانە ئازی بەرنامەکەمان لە ڕۆژی 6 تەمموزی ساڵی 1940 لە شاری سلێمانی لەدایک بووە. خاوەنی بڕوانامی بە کالۆرسا لە کۆلێژی بازرگانی زانکۆی بەغا ساڵی 1964. ئەگە لە سەرجەم ژیانی ئەم کاراکتەرە وەرببینەوە هەست دەکەی لە ژیانی کەسێکی ئاسایی ناچێت. سەرەتا دەبێتە خوێندکاری قوتابخانە و وەکو خالی خۆشببووی باوکی لەسەر خوێندنی ئاینی بەردەوام نابێت. ئەمیش وەکو باوکو و باپیری نابێتە مامۆستای ئاینی. لە ماڵێکی ئاین پەروەرا گەورابێ، بەڵام دەبێت بە سیاسیەکی دەرکەوتووی نێو پارتێکی چەپ کە کۆلێژ تەواو دەکات دەبێتە ئەفسەر لە سوپای عێراق، پاشان لە حکوومەت یاخێ بێ و دەبێتە پێشمەرگە. ماوەیەک لەبەرەوەی دەرچووی زانکۆوە بێت دەبێتە فەرمانبەر لە بانکی ناوەندی عێراق لە بەغدا. لە ساڵی 1970 شەوە دەسەکە بەکاری بازرگانی و لە دروستکردنی کێڵگەیەکی پەلەوەرەوە دەست پێکە. دواتر دەبێتە یەکێک لە هەرە دەوڵەمەندەکانی عێراق. پێمان خۆشە لە دووتوێی بەرنامەکەماندا بە درێژی بازدەکار و پرۆژەکانی بکەین. میوانەکەمان لە ڕۆژی 22 ساڵی 1970 لەگەڵ خاتوو پەخشان مفتی هاوسەرگیریەکە و دەبنە خاوەنی دوو کوڕ بە ناوەکانی زەریا و زرن و دوو کچیش بە ناوەکانی زیینە و شنە. هەروەها ئێستا میوانە بەڕێزە باپیری دوو مناڵ بە ناوی ڕاسان و نارە. ئەمەوێ بە ناوی خۆم و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنی بەڕێز کاک فاروقی مەلا مستەفای سەفات کوڕی حاجی مەلا ڕەسووڵی دێرێژە بکەین. کاک فاروق بەخێر بێی بۆ زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئەو خۆگنەوەیەتان. بەرنامەکەی ئێمە ئەوەی کە بە دەستمانی و قسەی لەسەر بکەین وێنەیە. ئێمە لە ناو وێنەکانەوە ئەچینە ناو ژیانی جەنابتەوە. ئەو وێنانە ئەمەنە ڕازگۆن هیچ شتێک ناهێڵێتەوە بۆ شەرحکردن، بەڵام ئەوەندە یارمەتیمان بە کە زیاتر حکایەتەکانی ناو ئەو وێنانە لە ژیانی جەنابتا بۆ ئێمە و بۆ بینەرانی کورسات ڕوون بکەیتەوە. یەکێک لە هەرە ناوازەترین ئەو وێنانی کە لە ئەلبومی جەنابتا دەستمان کەوتووە وێنەیەکە ئەم وێنەیە. بەڵێ ئەم وێنەیە باشە. ئەم وێنەیە کوێیە؟ ئەم وێنەیە کانی ساردە لە بینی سلێمانی و دوکانە چوون بۆ سەیران و چوون بۆ سەیران. کارکتەرەکانی ناو ئەم وێنەیە یەکە بە یەکە ئەگەر بۆ بینەران باس بکەین. بەلای ڕاستەوە دایکمە بەڵێ جەبیلە قادر ساڵە. دووهەم وێنەی خۆمە کە لە سانویا بووم فترەی مەرحەلەی عەدادی دانیشتۆکە خوارێ خۆش و باوکمە ئەم لاشیان خۆشیەکمە بە ناوی تەڵاتەوە بە ناوی تەڵات خان. بینە سەر کاراکتەری باوکی. بەڵێ مامۆستا مەلا مستەفای سەفوات بە ئەسڵ تەبعاً خەڵکی دێلێژێ و کوڕی حاجی مەلا ڕەسووڵی دێلێژێ. ئمە بۆ لە حاجی مەلا ڕەسووڵەوە دەست پێنەکەین. ئەگەر باسێکی ئەم کاراکتەرە کە کاتە باپیری جەنابێ و یەکێکە لە زانایانی ئاینی لە مێژووی پیاوە ناداوەکانی سلێمانی بالیەوە دەست پێ بکەین ئەگەر شەرحێتمان. بەڵێ حاجی مەلا ڕەسووڵ لە دێلێژە ژیاوە بەزە ساڵانێکی زۆر هاتۆتە سلێمانی کە هاتۆتە سلێمانی ئەو مزگەوتیان بە ناوی مزگەوتی باشچاوەشەوە بۆ دوایی بۆ بە ناوی
حاجی مەلا ڕسوڵەوە حاجی مەلا ڕسوولی دێ لە ژەهر ناوبرەوە حاجی مەلا ڕسوول چەند سیفەتێکی هەبووە حاجی مەلا ڕسوول زانایەکی ئاینی ناسرااو بۆ لە زمانی خۆیان هەر بۆ ئەوە بۆ پەیوەنگیش لەگەڵ شێخانە حاجی مەلا ڕسوول ناو ئەبرا بە خەلیفەی یەکەمی کاک ئەحمەدی شێخ بە غێری ئەوە حاجی مەلا ڕسوول پیاوێک شاعر بووە ئەدیب بووە و پیاوێک بۆ لە ناو دەستەکانی ئەو زەمانە لە شعر و ئەدەب و سەقافەتی عامە ناوی هەبوو یەکێ لەو شتانەی کە پێی مەشهور بووە حاجی مەلا ڕسوول کە یەکێ لە شەخسیەتەکانی برادەرەمان وەختی خۆی وای باس کرد لە وەفاتی فوادی مەلا مەحموود ئامۆزامە ئەڵێ کوڕەزای حاجی مەلا ڕسوولی دێ لێژەیە کە بۆ یەکەم جار لە تاریخی کووردا عەلەمی کوردی چەقانەوە لەسەر سەرای سلێمانی جەنابی باپیرێ باڵێ حاجی مەلا ڕسوول جا حاجی مەلا ڕسوول واعظێکی مەشهور بوو وازیاوە زۆر دینیەکی تا ئەتوانم بڵێم زۆر تونگیش بووە و صاحب لە ناحیەی اجتیماعیشەوە هەروەکو باسیەکەن لە مەجالیسی مەلا و فەقێ و ئەمانە دەورێکی زۆر گەورە و نازداری هەبوو لە لای ڕەفیقەکانی ئەو مزگەوتی کە پێڵێن مزگەوتی حاجی مەلا ڕسوولی دێلێژە ئەکەوێتە کوێی سلێمانی حساب بالضبط فولکەی نالیە لەسەر جادەی نالی لەسەر فولکەی نالیە جا ئەوە کە بەرجادەکە و لەو ساڵانی پێشەوە بەرجادەکە و جادەکە وایە هێنا مزگەوتێکی کان دروست کرد لەسەر کارەز لە مەساحەیەکی بچووکە بە ناوی مزگەوتی سەیوانەوە لەم ساڵانەی پێشوە کە مەلا یاسین مدیری ئەوقاف بوو لێرە وەڕێەوە بە یادی بەخێر تەبان بە ناوی مزگەوتی حاجی مەلا ڕسوول ینی سەر سەیوانی یەکەم بۆتەوە بە ئەمە لای سەرقەبران ئەمە لای سەرقەبران بۆتەوە بە من بەڕاستی زۆر هەوڵەمە بۆ زیندوکردنەوەیەوە گەورەکردنی هیچ مەجالێکی تیانە بووە شوێنەکەی هەرەوە بەڵێ ڕاستە فەرمی اینجا دێنە سەر جەنابی باوکێ دیارە هەر لە لای باوکی خوێندوێتی لای زۆر کەس یعنی هەر لە لای ئەوەی خوێندووە پێشەوەی بمبورە پێشەوەی بینە سەر مامۆستا مەلا مستەفای سەفوات لە گوڵدەستەی سەردەمی حاجی مەلا ڕسوول لە کەسە دیارەکانی ئەو سەردەما کە هاوڕێ بوو بێتن بڵێ ئەوانەی کێ بوون حاجی مەلا ڕسوولەوەی کە دیارە بابا علی بۆ شێخ بابا علی شێخ مستەفای قەراخی لە هی ئەو زەمانە کۆمەڵێکە بوون مەسا ئەمانم لە بێرە مەلایانی ئەوسا کەم بوون لە سلێمانیە ناودار بوون حاجی مەلا ڕسوول دیار بوو لەناو هەموویانە بەس نزیکترین ڕەفیقی کە خوێنینەوە ئەیبیسین شێخ بابا علی بابا علی شەر قەراخیە شێخ نووری کوڕی لە عمری باوکما بووە کە باوکم کە باوکی ئەمری خوای کردەوە بابا علی وەک برازا تەماشای ئەمی کردەوە و هەر ئەو ئیجازەی مەلایەتیاوەتێ ئەنجا دێنە سەر جەنابی باوکێ فەرموود لە زۆر شوێن خوێندوێتی بەڵێ یعنی هەر لە لای باوکی نەماوە هەر لای باوکی نەمەوە ئەو سەردەما وایان کردو وەکو چۆن ئێستا خەڵگەنێری بۆ نەدوات و دیراسات و ئەمانە ئەو زەمانە فەقی زیرەک و ئازاوریا زۆر شوێن گەڕاون باوکم لە کەرکوو خۆنگەتی لە هەورامان خوێنێتی لە قەرا خۆنگەتی لای ئبن قەرەداغی خوێنێتی شێخ مستەفا لای کەرکوو زۆر شوێنی جیاجیا کە خوێنێتی لە نووسینەکانی هەیە بۆ زیادەکردنی معلومات بۆ وەختە زیادکردنی معلومات و تێکەڵەیەکی و مەلا و فەقیانە وەختە بۆ کە یەکگرتنێکە بێت لە فکریانە لە بۆچوونیانە لە تیجاهی دینیانە ڕاستە حاجی مەلا ڕسوول ساڵی چەند کۆچی دوایی کردێ حاجی مەلا ڕسوول ساڵی 1927 وەختێک کە ئەو ماوە باوکت بۆتە مامۆستای دینی تەخەڕوجی نەکرد نەخێر ئەو کە ئەمری خوای کردووە برایەکی باوکم مەلا مەحموود ناو بۆ مەلا مەحموود چۆتە جێگای تااقەتی ئەوەی نەبوو ئیشی تیجارەتوانەی حەزەکەەوە مام مەحمومان گۆڕیوەتی و باوکمیان قسۆتە جێگای بەتی تۆ مهەیەتری بۆ مهەیەتری ئەم ئیدامەی با و خۆنی بۆسەیەوە لە ماڵی درود بۆ گیانی پاکیان جەنابە لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕسوول بۆ ژیانتان تا چەنە سوودتان لە مەقامی باپیرت و ئەو میراتی کەماوەتەوە بۆ جەنابی باوکتان تا چەنە ئێوە سوودتان لە
لەو مەقامە بینیوە لەو مەقامە لە ڕاستیا هەڵبەتە من سوودی مادی ناڵێم ئەزانم مادەکواوە بەڵێ ڕاستە فەقێ و زمانە قڕ بەسەر دەقنی فەقییان کردو ماڵ بە مەڵگە ڕەوشتێکیان لێ بەڵام صاحب مەبدە بوون بەڵێ ڕاست دکتۆر عیزەدین کە من پێڵم کاکم هەرە برایشم هەیە بەڵێ خوالێ ئەو لە من زۆر زیاتر سوودی لەو خۆنگن و ئەو مەجلیسانە بینیوە بەڵێ ڕاست و ئەوە تەمەەن هیدی کرد عکس بۆتەوە لە ناوی شەکانیان لە ناو خۆنگەکانیان لە ناو تەفسیری قورئانە حادیسەکانە هەمووی کردووە لێ بۆ بە زیرەکی و خۆشی خۆگەتی دوایەوە هەروەها دکتۆر عیزەدین استفادەی لە زمانی عەرەبی کردووە لە ڕۆژانی یەکەمەوە لە ناو باوکما و هەروەها لە فارسیش مانە ئەو زۆر زیاتر هەرچەندە باوکو مستی بیخاتە بەر ڕێگای ژیانی دینی و علومی دینی ئەو بوو لە سێم تۆسەکە دەچوو چۆکو لێ شەریعە لە بەغا ئەو کاتە ینی دوای ئەوە چووە با بڵێم بواری ئەدەبەوە دیارە سوودی لێ وەرگرتەوە کە چۆکو لێ شەریعە لە کولێ شەریعە ئەو وەختە لە سێم تۆسە دەچوو هەتا ڕووی سیاسیەوە سەر بە پارتی بۆ دکتۆر عیزەدین ئەو خەبەرەی لێ بن بەڵام بە فەخرەوە باسێکا ئێمەش کە چۆ ئەوێ لەوێ پاش ماوەکی کەم بەهۆی هەنگێ ماڵی خزمە و ماڵی دکتۆر ڕافیدەدی بوو ماوێت تاسیری مەلاشکوری تیا بۆ شکر مستەفا لەوێ داوامی نەکرد تقریبا 3-4 مانگی دەوام کرد جا هینی هەیە ڕسمی هەیە بە جبە و بەزلی مەلایەتیەوە بە مەلایەتەوە لەما بێ فەسڵیان کرد یا خۆی هاتەوەی خۆی ماوە ڕسمی ئەو کاتە بەڵێ زۆر لای خۆی ماوە بەڵێ لای خۆی زۆر شوێن هەیە کاک فاروق ئەم مناڵە با بە تاوکەم لەوێ بە پارتی و بە مەلایی ڕۆی بە تەلەبەتی و بە شوێتی هاتەوە جوانە ینی هەم خوێندنەکەشی گۆڕاوە هەم مەبدەکەشی بەناویشکە گۆڕە با بێنە سەر ئەم کاراکتەر بەڵێ ئەمە مناڵێکی پۆشتە و پەرداخ اینجا ئەگەر لێرەوە برادران یارمەتیمان بن زیاتر بە جلو بە پێڵاو و بە پشتێن و جلەکان شاڵن بەڵێ بەڵێ ئەمە ساڵی چەنە کاک فاروق ئەمە لە ساڵی لە پەنجاکانە بێگومان ئەوەڵی پەنجاکانە یا لە شەشی پیدایی بووم یالێکی بتۆستە لە خانەقین ئیراوم ڕسمە خانەقین مامێکم حاجی مەلا ئەحمەد لە خانەقین پیانە و مفتی مدەرزیشیان پێوە ئەم بڵێن ڕئیسی یا زەعیمی دینی سوننە بوو لە خانەقین خانەقین دوو بەش بوو سوننە و شیعیتیا بوو هەر ئەوان شەر کورد بوون مامە مەلا ئەحمەدمان عالمێکی گەورە بوو هەرە کاتە برای باوکێ برای گەورەی باوکم 20 ساڵ زیاتر لە باوکم گەورەتر بوو هەموو ساڵێک من هاوینەکانی ئەچوون بۆ ئەوێ دوایەوە کوڕێکی مام خوشکێک مێنە ئەوتر علاقەکە زیاتر بوو لە خانەقین لەزەتم لێ بینی باخی لێ بوو ئاوی لێ بوو ئەمە یەکێکە لە باخەکانی ئەوێ یەکێکە لە باخەکانی ئەوێ تەمان هەڵەکشێ بەرەو ژوور اینجا لێرەیە ئەم وێنەیە هەیە وێنەیەکی جوان و ناوازە ئەتوانین پێمان بڵێ کامیان جەنابتی ئەم ستارخانەیە جەنابتی ئەو ستارخانەیە منەوە دیارە ئەم من کە سەیری وێنەکانم کرد هەر شکم بۆ ئەوە چوو ئەمە کێیە و ئەمە سنفی دووی متەوەسەی سلێمانیە ناوەندی سلێمانی وەختە ئەو وەختە دوو هەینەبوو دوو ناوەندیەک و ئادادیەک ئەو ناوەندیەش کە ئێمە چوومێکی متەوەسە چەند هەفتەیەکی لە سانەوی سلێمانی کەرتە ئادادی سلێمانیە داوامان کرد بۆ یەکەم جار ناوەندی کرابێتەوە بێجگە لە سانەوی سلێمانی ئەم متەوەسەی کراوە من چوومەوە کاک فاروق بە بیرەوەری جەنابی ئێوە ماڵتان لە هین نەبووە لە دێلێژە نەبووە هەر لە زمانی حاجی مەلا ڕەسوڵەوە هاتوونەتە ئێرە ئیتر نەگەڕاونەتەوە وەکو ماڵ و وەکو ماڵ هەر باپیریشم زۆر زوو هاتووەتە ئێرە بەڵام هەر دێلێژەمان بەدی خۆمانزانیوە دێلێژە بە شێخ و مسکێنیان پێوە دەو زمانەوە فەرقە تەبەقییان نەکرد مسکێنەوە بوو خاوەن ئەرز نەبوو هەرفەلا بوو شێخ و مسکێن بەڵام خزممان بوون لەبەرەوە مە دای مەشانازیمان کردو بە دێلێژە و ئێستاش زەویتان هەرماوە لەوێ بەڵێ هەموو لێوە ماون هەموو ناتەمەڵ گۆڕا زەمان گۆڕا ئەو زمانە گۆڕا بەڵام هەر دێلێژە قسمێکی کەمیان لێوە ماوە قسمێکیان هاتووەتە شار بەدەوەی شاری ژماڵی لێوە ماوە ڕاستە کاک فاروق چێ لە هیچێک لە وێزگەکانی ژیان تا جارێکی کە تۆ پێویستی بە دێلێژە بوو بێتەوە بێگومان لە وەختی مختەفێتیا دێلێژە
بنکەی ئەساسی بوو بنکەی هین و ئیسراحەت خەڵکەش و وڵاتان بۆ ئیسراحەت ئێمە من لە مەتقی باڵەکەواتمەوە بۆ لە جەولات و لە کاری سیاسی و حیزبایەتیەوە بەهاتی تایەتەوە بۆ شوێنێکی ئەمین بۆ خۆت و ئیسراحەتی خۆت ئاهات تۆ بە دیەکەی خۆتان وەڵاهی هەر ماوەیەکی نەبێکە لە بنکەی ڕئیسی ئێمە هینی قیادەی مەرکەزی لە قەراغ بووین کە لە قەراغ بووین من خلافێکی گەورەم هەبوو لەگەڵ شخصێکی یەکەما کە خۆی نەسب کردو یەکەم پاش لیانی حیزب لە ساڵی 1960 کە بەعساتە سەر حکم ئەو وەختە لەبێ مانگێک دوو مانگ ماڵەوە 1960 ئاخم لە 1960 ڕام کرد لێرە و ڕۆشتمە دەرەوە ئەو وەختانەی تەوەکو ماڵی خۆمان وا بوو بە تایبەتی پورزاکانم سەر و هەمویان شێخ ڕەفیقی دێرێژە کە گەنجێک و پیاوی هەڵکەوتوو بوو ئیتر ماڵ لێ لە بوو عینە ماڵی خۆمان وا بوو خۆشەویستێکی زۆری هەبوو بەمان ئینتەربان خزمیشتان بووە ئەوە باقیش هەموو خزم بوو یعنی بەسرە لە هەر ماڵێک نانمانە خواردێمە ماڵی خۆتان بوو هەمووی ماڵی خۆمان ئاسان کاری بۆ ژیانی تۆ کردووە ئەوەی کە تۆ بێگومان بە خۆشیە کۆچی تاوێ جار میوانمانە مەحرەم بووی بە هەموو ماڵەکان کۆبوونەوەمان لەوێ کردی شۆنانی کە مەهێنایە بەعزێجار ئێتر ماڵی خۆمان بوو دێلێژە مەشهور و بە دووشت یەکەمان بە شێڕەزای دێلێژە کرد لەوێ مەرقەیەکی گەڵسراوی هەیە شێڕەزا ئەنجا بە حاجی مەلا ڕەسوڵی دێلێژ بەڵە ڕاستەوە شوای پێشەوەی بچینە سەر وێزگەیشی تری ژیانی جەنابە ڕێگان بە ناوبڕێک وەربگرم ناوبڕێک وەرەگرم ئەفەرموو ئازانم ناوبڕێک و دێنێ وڵاتان پێش ناوبڕەکە ئێمە هەندێکی کەم لە ئەو خەزینە دەوڵەمەنەی ژیانی مناڵی و با بڵێن جەنابە وجودە لە ناو خێزانێکی گەورەیە باس کرد ئەنجا دێنە سەر قۆناغێکی کە لە ژیانی جەنابە کە قۆناغی هەرزەیی و بەرەو ئەوە بڕی کە بچیتە قۆناغی گەنجێتیەوە کاک فاروق لەکەیەوە ئیتر بیری چاوگەری کەوتەمێشیەوە من واقعا لە سنجاری کە لە شوێنانی کەوتومە لە ماڵی ئێمە دوو تیجا هەبوو کە ئەساسە هەرە گەورەکە ئەو تیجا دینیە بوو بەڵام باوکم لە زۆر سەرچاوە کە باس دەکرێت و خۆم تەمەن ئاگام لێ بە سەرچاوەکەن کرد باسی ئەەکەن باوکم پیاوێکی ڕۆشنبیر بوو مەسەلەن پیاوێکی وەکو دکتۆر مەحسن عەبدولحەمید لە هەولێرە ئێستا ڕێیسی حیزبی ئیسلامی کوردە تەبان ئەوە کە باسی ئەەکەین من دیار جارم لیەوە لە نەخۆشەکەی جەنابی مام جەلالە وتی من بەڕاستی سەرەتای مناڵیم بوو لەگەڵ کاک ماچووم بۆ لای باوکرد دوایی تۆزە تێگەیشتم ئەم پیاوە ئینفتاحی قسە دینی ئیسلامیەوە لە کوردستان ئینفتاحی ئەمە دیدێکی جیاواز کۆنەکان بەڵێ بە شتێکی جیاوازی کراوەی مەدەنی هەر سەرەتای ئەو شتە ئەر دکتۆر وەسیمەتی یەکەم کەس بۆ کە لە ناو کووردا فێست و چاکەت و پانتۆڵی لەبا بێزگە لە جلی کوردی و کاو چاکەت وەکو مەلاکانی بەڕەسمی تیری کردو بەرگی ئەستایەتی ئەنجا بەغێری ئیشتیجاهە دینیەکەی باوکم تێجاهێکی ئەدەبی و شوێری و ئەمانەی هەبوو کە زۆری ساتەباکراوە ئەمە ئیتیجاهی بوو حەزی کرد کاکم بێ بە مەلا ئەوە نەبرێتەوە سوار پشتی سولالەکەەوە خۆی لە دایکی و هەر پشتێکی گەورەی باوکم تا مەولانە خەلی نەقشبەی کارڕا ئەمە نەکوژێتەوە بەڵام زۆری نەبوو بە تاکید کاکم وەختە خۆشی زۆری حەزیە کرد بڕا بۆ بەغا و ئەمەیت لە عمرێکی معەنە ئەجا من لە شەشی لای کە دەچوو ئەو هینەی بۆ من تازە کردەوە خۆشم بەڕاستی زۆرم پێ خۆش بوو ئەو ئارەزووە پێم خۆش بوو لە زۆر فکری هینەوە نەبوو بەڵام من زۆر معجب بووم بە دانیشتەکانی باوکم زۆر معجب بووم بە فتوحاتی ئیسلامی کیان خوێنەوانێ و تەرجمەی کردبوو بە کوردی و ئەو پاڵەوانانەی شەڕەکانی ئەو وەختانە وەک فیلمێکی ئێستا تەماشا زۆریم بەبیرە کە چۆنی خوێنەوە لە زەنی جەناب
لەم لاوە کاکەم سەرەتا دەستی کردو بە ئیشی سیاسی و بە سەرەتای شوێتی من لە شەشی ئیبتیدائیە ئەم دووشتە لە مێشکما هاتووە چوو لە شەشی ئیبتیدائیە لەگەڵ چەند برادێک کە بازێکیان شەهید بوون بازێکی ماوە سەرەتا چوومە یەکێتی قوتابیانی عێراقەوە باش یەکێتی قوتابیانی عێراقی ئەوسا وەکو ئێستا هەم ئەو ڕێکخراوەکە لە مستەقیلی نیچوانیانەکەی سەر بە حیزبێکە من هەجەکانیان جیاوازە یەکێتی قوتابیان ئەو وەختە لە شەشی بدایە چوومە ناوی بۆ ئەو تەمەنە شتێکی مهم بوو بەرامانەوە سەر بە پارتی کۆمۆنیستی عێراق بوو حزبی شوێی عێراقی پارتی کۆمۆنیستی دوش بە حکومەت و تەبیعی لێ ئەگیرا لێ حکومە عێراق لێ ئەکوژرا چوومەیەکی بتۆسە نەوەیەکی ئێرا تەنزیمەکە تەنزیمەکە فراوانتر بوو لە ساڵی 54ەوە 55 لەو وەختانە بزوتنەوەی سیاسی لە کوردستانە زۆر بڵاو بووانە یعنی من لە 1 و 2 تۆسە بە تایبەتی سنفی یەک ئەمە ژمارژم لە سنفی ئەمە 2 کەس لە یەکێتی قوتابیانە نەبوو هەمویان هەموو لە قوتابیانە بوو من لوژنەی سنفی یەک بووم وەختە چووکاس هی خەزینی سنفی شەشمە بوو اینجا ئەمە وێنی ئەو ڕێگەم هەڵبژار بەڵام لەگەڵ ئێستا کاکە ئاسۆ تا ئێستا ئەو شتە و تێگەیشتنی من لە دینی ئیسلام بوو لە ئەدیان تێگەیشتێکی ڕازگۆیانەیە کە ئەدیان سەرچاوێکی پاکەوە وەرەگرتووە بەڵێ هینە دەورێکی گەوریان هەبوو لە بەشەرێتە ئێتر بازێکی جیاوازە بازێشتێکی کە ئەوە بازێکە بە نەفامی زدی لایەکەن هەمووی هینەکەن هەمووی حەزب لابن بەدەواڵەتە لەبەرەوە من لەسا هەرچی ئیشێکی ئاینەکان هەیە لە زۆرشی خەیری وشت کا بێ تا هاوکاریانە بڵێ هەر بەهۆی ئەو مەبدەئەوە ئەو مەبدەهۆی بەهۆی یادگاری باو باپیرەوە بەڵام یادگارەکە ڕۆی مەبدەیەکی تیا بووە تەبان ڕاستەوە ئەم وێنەیە لەگەڵ کاراکتەرێکە دیارە لە سەیرانن پێچێ کاتی کولیە بێ وەنیە بەڵێ لە بەغدا ئەوە لە لەتیفی سیسفێ بوو ئێستاکە بۆ بە کانگای ئێرهاب لە بینی بەڵێ بابلو بەغدا ئەوە لە سەیرانێکی قوتابیانی شوعی و تەقەدومی ئابووین ئەمە ئەم برادری لەگەڵمان تەڵبەی حقوق بۆ قوبات تاهیر لەم ساڵانە ئەمری خۆی کرد ئەوە لەگەڵ ئەوان چاو لێ لە پشتەوە مووی تەلەبە پاس و زیێکی زمانێکی خۆش بوو ئەمەش هەر زمانی کۆلێژە بەڵێ ئەو زمانی کۆلێژە ئەوی بیستی دەی 55 نانە کۆلێژ نییە کەواتە ئامادەیە سلێمانیە تۆسی سلێمانیە ئەو کاتەش تا 5 ئەخوێنرا و ئەنجا چوونا کولیە بەڵێ 2 ناوەندی بوو ناوەندی بوو بەڵێ 4 و 5 ئامادەی ئامادەی بوو بەڵێ کامیان لە وێنانیان جەنابی کاک ئەوەی کە بیان ناسمەوە نەخێر هەر جەنابە کامیان لەمێن ئەوە هەر تۆ چاو لێ منەرجێ زەلامێکی بزیێ بووم لە ناوەڕاستە و دەفتەرم بەدەستەوە بەڵێ کاتە ئەمیان بڵێ باشە ئەمە وێنەیەکی ترە هی سەردەمی کۆلێژ بڵێ لە زانکۆی ئەوە لە چواری ئەمەیان جەنابتی بڵێ ئەوەی ئەم لایەنەوە ئەمین عارفە لەو ساڵانی پێشوە ئەمری خۆی کرد خزم بووین بەس برادر نەبووین دوای لە پێش وەفاتیا بووینەوە بە برادر پیاوێکی قسە خۆش و ئەمە هەموو کۆلێژەکەی خۆتانن بڵێ تاوان کچانیش هەبوون لەو کات بەڵێ ئەمە لە حەفلەیەکی کولیایە کە هیچ پۆلی جیاجیاتیا بوو کچانی کورد لەگەڵ تاناتەلەبە بوون لە ماوەی ئەو 4 ساڵی کۆلێژە ئەو 4 ساڵە ڕەنگە 20 کچێکی کوردی تیا بۆ کۆلێژی کەسە ناسراوەکانی کە ئێستا لە ژیان هابن لە خەڵکی سلێمانی لەو سەردەما کێ لەگەڵا بوو ئەو سەردەما ئەوەی کە ما بێ یەکیان سوهەی لە جەمیل عیسایە لەو ڕسمانیە هەر لێرە هین ژنی کاک دڵشادە یەکێکی کە خوشکی سۆکەری سەیدەلی بوون و قشەخان ئەمریکای کرد لە کچانە یەکی کەی هیلمان بەڵقیسمان لەگەڵا بوو کەرکووکی و بەسەر ناو کوردەکانە بوو ئەویش هەڵبەت کورد بووە بەڵێ بەڵێ ئەوان تۆ باسی کوردەکانەکەی اینجا ئەمەش هەر پێچێ هەری ئەو ڕۆژگارە بێ نەخێر ئەمە یەک یا دووی کۆلێژم ئەمە
ئەوەی دەست مرۆتە ملی برادری خۆشەویستە ماوەستا لە پۆڵۆنیا ئەژی علی ساڵا غەفور ئەمەیان جەنابەتی ئەوەی تەریژ ئەوە جاوە ڕۆی بۆ خۆگەن بۆ دەرەوە بۆ پۆلۆنیا لەو زمانەوە تا ئێستا لە پۆلۆنیا نهاتۆ یەتەوە ساڵی ساڵانەیەەوە بە حەتەی شەمە نەفەر خواحافزیمان لێ کرد بە شەمە نەفەر ڕۆشتن بۆ ئەوروپا بۆ ئەوروپا لە بەغداوە بۆ مووسڵ و لە مووسڵی شۆ بۆ تورکیا هەرتر یەکسەر بۆ تورکیا و تورکیا بۆ ئەو شوێنە بۆ ئەو شوێنانی کە ئەیانویست ساڵی 1964 تەخەڕۆجی کرد 63 بۆ 64 دەرچووی کۆلێژی بازرگانی بووی بەشی کارگەڕی بەڵێ کارگەڕینە هەر ئەو وەختەی ئێمە ئابووری هەبوو بازرگانیە بوو من لە بەشی بازرگانەکە کە ئەی کردە بەشێکە قورستر بوو لەویکە دووکاوکو مێنە فێری محاسبە بووین بە محاسب ئێساش محاسبی شتێکی دەست زۆر بەسەری دەست ناکەوێت محاسب ژمارەی کەمە لەگەڵ تەتەوری وڵاتە کاکفەرۆ ڕێگامان بە زۆر بە حڕیەت قسە لەگەڵاکە لە تا ئەو کاتی کە کۆلێژە تاوا کرد بە کۆمەڵێک وێزگاتیە پەڕێکە وەکو کوڕەمەلا وەکو کوڕی ماڵ پەیوەندی تۆ لەگەڵ دایکێ لەگەڵ خوشکەکانی لەگەڵ کاکێ هەموو ئەم پەیوەندیانە ئامادەی و بڵێن ناوەندی و ئامادەی و کۆلێژ وەمانە تا ئەو کاتێک تەواو کرد تووشی دای دڵاری نەبووی یەک جار لەو فترەیە هەر قات هەموو جاریشم هەرو جارە بوو هەرو جا بە معنای دڵاری بە معنای دڵاری کاغەزمانە نووسی بە بەریدا ئەڕۆشت من لە بەغا بووم لە سلێمانیەوە با بڵێن حەبیبە لە سلێمانی بوو جەنابتان لە بەڵێ من لە بەغا بێت بۆ یەکیش نەبووی اینجا نەبوو شێکی خۆشەکەی دەر بۆ دایما دوایە و کچە تەمەن زۆر زۆر ڕێزی هێرام خۆ لاما بە یەک تەوقەمان کرد بوو یانەمان کرد لە هەموو ژیانتان خۆ تەلەفۆنوسیش بار لە فەیسبووکیش هاتە بەغاوت لە کولیەک بوو من لەو فترایەتر لە گەرمەی تێکۆشان و چالاکیا بووم بووم بە سکرتێری یەکێتی قوتابیانی عێراق هەمووی بەڵێ و مەسئولی حیزبیش بووم هینی جامعی بەغا ئەوی لەو وەختا هاتووە تەوقیفمان نەکرۆش تا خۆشەویستیەکەرەوە گەبووستی زۆر سادە بوو ڕۆژێک بینیم وتی جاخۆ خەڵک زانیوەتی ئێمە بینمانێتم جا بابزانێ بینەکەمان شێڕۆنیە هەرو تەوقێتی بەڵام بێ داوام هەرو تەوقێ و هابی بەرەوە نەمام نەبوو ئەوتی ئەگەر داوام بکەیتم بەسەر چاو پولیشم پێنێ و تازاچم بۆ کولی احتیاط لە نەشاتە زۆرام و تی بەس هینە داوام وایە وازە سیاست بێنی تی شروتم هەیە یەکەمیان وازە سیاست بێنە ئەو هەر نابێت وتم لە دووهەمیان مەڵێ مێڵە چونکە پێویست ناکە ڕاستەوەی باش ئێستا هەر جابووینەوە تاو حافیز لە ساڵانی کادیم و زۆر ئازوو لە وتی بوو بۆ دڵاری تۆ کردێ اینجا ئیتر ئەو کاتە لەبەرەوەی کۆلێژی کۆلێژتان تاواکە لە جیاتی ئەوەی بچین بۆ سەربازی ئاسایی ئەیان بناردن بۆ کۆلێژی احتیاط و ئەوەی بە ئەفساشەر بانگ بووین بە مولازم ئەمە یەکەم جەنابتی بەڵێ هیچ یادگارێکی خۆشی سەردەمی عسکەری و ئەوانە کات هێشتا نەبووی بەزابت با بڵێن هیچت بیرە لێو کاتان وڵا یادگار زۆر بێ ئاسکەرێکە یەکەم ئەسکەری و کولی احتیاط بە تایبەتی تەدریبێکی زۆر مرەکەز و قورسیان پێکردین ئەم 6 مانگە لە باتی 2 ساڵی کولی ئاسکەری هەبوو ئەوە ئاسکەرێکە سوودی زۆر زۆرە بۆ گەنج سوودێکی جسمی هەیە کە تۆ ڕایت لەسەر ئیشی قورس و تەدریبی مستەمر و بەیانیان 3-4 ساعت تەدریبی تەش و چەند سەعاتی خۆگەن و جا پاژەوە ڕێفترێ ڕاضا هە 6-2 دەرسیان پێوتین و بوو قینوسن لێرا پاژنان خواردن ینی نظامێک لە بۆ گەنج چیتە ناو سیستمێکەوەی تر بە سیستماتیکە بی ئەوە زۆر زۆر باش یادگە لە تەحملی ئینسان کە فێری ئینسان فێری تەحمل و شتا لە فەرەزیاتیان پێ کردین فەرەزیاتەکە لە هین کردیان لە لای جەبەل حەمرینەوانێ ینی قورسیە بوویت و فێری بنت و نظامیش فێری سیستەمێکی تازە بیت ئەمە شاری ئەو ڕۆژگارانەیە ئەمە زابتم لە نەجەف بەڵێ ئەمەیان جەنابتی بەڵێ پێچێ ئەمە شەر وێنێکی ئەو سەر ئەویان یادی بە خێرێکاڵی ئەوەی ئەو سەر نەقیب بووە کولی ئاسکەری وەرە عەباس ڕۆفیعی پیاکی زۆر زۆر چاک بوو من سەرمەکرە سەر ئامێرەکە شێت و ئامێرەکە هەمیش بەهادی عەباس کلیژدار عادەیەکی گەورە بوون سەوی ئاخی هو مخبڵ
أنت تخبل زايد كاجني يا شيخ بەڵێ ڕاستە ئەمە شەری ئەو ڕۆژگارانەیە أما بالضبط الكلياتياتا أوين وأورامي كان جنابتي. مادي قاسمين وكان إسماعيل إبراهيم ئەمە جلی چوونە دەرەوە عسكر لا جلي عسكر بوديني دروش ولا ولا أبو يعني ما بسمەوە جلی نزولیان پێ ئەم جۆرە جلەیە لا أما هل تدريب نبو. جلي نزول ولا نوع ما هني غيري وقت التدريب كان عمل بەڵام بۆ تدریب ئەو جلە نابوو نعم تدريب وناو جلێکی بوو ئەمەش هەر وێنەیەکی ئەو سەردەمەیە أما من نجف ولا نجف نقل كردم بو عمارة كضابط وين أما كري نقيب عبد الله برواريك ونقيب اللي يبو زوزوت ما بو زي شيء راقيا أولا على من نقل كردم لشيء سياسي بو لا نجف شو كان أمريكا كمان هات وأنا أمريكا اللي بغابو عقيد ولو بيج أمر فوج ولا سليماني شو كان هات ولا لايخين مالو بنالي اللي وانا بو هذا مع عسكر نص أو من خفروا هادوتي أوتو سيدك ديار نبويت أوتو مالا على جولة كيخو تتوقع فري جولي سيوتو مالا وتي سيدك البرا زارم خبر أنا مالا شارك عرقم دانا يخو تي باشا هذا كم كأونابو يا صاحبو حياة صاحبو مالا شيء لنا ولا جو يا شيء نو ذا وتي من هناك ناوي عبد الجبار تعبير صالح اشتكي يا ابو وتي من امر فوج من سليماني لو لواي زعيم صديقه هر رجل للرجل بامكن بوشاتي باسي مجرمي ام كابرايكم تذكرتم يو وتي وك مساقف غلاكم يعني باسي زعيم صديق باس زعيم صديق من شي هنا واقعي وزمانا بوكر وتمز توبيا لسر وعدي خوبي وشاي الرجل للرجال تو شاهدي زعيم صديقه تيجي مزور بقرصي قتاكم إجازة مو بسليماني هاتمو وتيهيني شنو بين توزي هنونو لفكا باش ليرة بيرو كهاتمو ديال والله نقلي كردوي وعمارة الأمر بين فكاكوي بينيم جا قوانا مزاني وش درنا كوتو شاكيو تون جتي بو هنا لفكا هنونو كوتو من والله وتي والله أنا أبو ميان بخلق نقلي عمارة بوم تو نقلي عمارة كردو بلا راست دست خوش بي أمش يتر دواي كلية أما بلى دواي كلية فترة دواي كلية من موظف لبنكي تجاري عراقي بنكي تجاري أو برادرم كاك حسن زيور كان هاوري خوشويسي كنت كوري زيوري شاعر كوري زيور في شاعر دار زيور بلى حاج محمد زيور زمانو حسن زور لبغاش في خوجين لجاني رجال معنا أو مهندس ولا وزارة بلديات حسن بالمناسبة حسن سياسة الحكم برا الشخصية وقتال الموت شدي قتال الموت شدي قتال الموت ولا تاو انجا اما ويني ابي اتر تخرجي كليه بلا لتخرج امينا وراسيان دانشتو جنابتي بلا مونيا صالي 1964 بلا 63 64 بلام طبعا 64 تخرج بلا اميوني جناوازي اما جنابتي بلا ام كاركتراني ككين وام شوينه شويه اما دمشق شام كذا دواي بيج مرقيتي ولا نعم فجرتي بابي دو سجار من شو بوي ام جارات شو ما مالي بلادريك حزبي بو من سردان شو باي شيء حزبي او تنشتم بلا او علي الشبيبيه كوري حسين الشبيبيه باقي فيها ناس رابوا لنجف وكربلاء أبي كان دكتور عادل عبد المهدية كابو نائب رئيس جمهورية العراق وهر بلادرين استاش يستاش طبعا طبعا هر اوبوزيسيون من اوقاتها لان هر شيوعي ولا تنظيميا اول شيء يعني استاذ دكتور جراح لالمانيا خليل الغزالي او اختار بيشبرغ وصار لغو لا يخو مال ناوكي لكان صار لغي عسكري بولي وهات وصلوا كرك زور قهرمان كاك عادلي شار زور رفيق بين يك هينيشين يك دورين لكلية تجارة من عادل عبد المهدي كانت تخيل كلية بياكوب بس ذا كلية شيوعي نبو كمل شو ما دمشق وصلوا تماشى كان عادل دكتوراه خونيو لفرنسا هاتوا بو شام بعد كوبونوي حزبي له نيتواني بيتو بو عراق لا طبعا نيتواني يعني هي يعني بيشبرغاتي بله كاك فاروق ملا مصطفى لقل يشيك لكاركتركانيك جنابتان تاکشایالیکشتان بەستووە و دەمانچەیەک و بە جامانەکانتان زۆر قوت و جوان ئەمە کەیە
وە شوێنێکەوە چ فترەیەک ئەمە على الأكثر هەفتایە ساڵی هەفتە من لە 16 لە دەرەوە بووم تاوەکو 75 ئەم برادەرەوەی لەو ڕسمی کەشاوتم سەرلق بوو لای کۆمان کوڕێکی زۆر ئازا بوو هەر عەرەب بوو دکتۆر خەلیل غەزالیە بەڵێ شوێنەکە کوێ شەوە ناوپردانە ناوپردان باش اینجا ئێمە دینە سەر قۆناغێکی تر لە ژیانی جەنابێ ئەو قۆناغەیە کە تەواوکردنی نیوەی دینە سەرەتا وەسفێکی ئەم کاراکتەرەمان بۆ کە لەگەڵتە ئەمە ساڵی یەکەمی ژوێنێرانمە زۆر کە لەبەری نێکەش دیێنەوە بە باشم لەبێرە جەنابتان 22 هەفتا حەوت ئەترەوەهی ئەو ساڵەیە زمانی جا تەماشا کە زمانی ئەم شتە قۆڕە بوو تا ئێرە زۆر پاتۆڵ مترێ شارستوان من زۆر ڕقلێ بوو بەڵام یەک کەسم نە ئەدیوانە بێ یەک لەبەرەوە تۆش مەجبوری لەگەڵ بەڵێ چۆن پەخشان خانە ناسی کاکێ وڵا هەر سۆتفا هەرچەنگە ئەمە لە ئەسا خزمی دەمانیش دێ لەژین بە زمانە سوێ دێ لەژیان نەبوو بەس کاکەمال لەبێ کەمال موفتی شتی کاکەمال موفتیە بەڵێ ئامەزایەتی کە باپیری ئێمە و باپیری کەمال موفتی حاجی مەلا ڕەسوڵ و موفتی خاڵۆزا پوردا بوون هەتر سۆتفەیەکی کە بۆ بینیم جا هات من وەنێ دواکەوتم لە ژێنان بۆ ژنەگەڕم باشە تی هەفتا حەوت بووی دوای بابڕێ نسکوی دوای هەفتا و پێنج باش کەسی هەفتا و پێنج ساتمەوە تەمەەن بوو بە چستی و چوار ئیتر زۆر بوو بۆ ئەو کات بۆ هەم وەختێ زۆر ئەگەر ڕێک بکەوانێ بۆز بۆ ئەو کاتە زۆر بۆ ئەو سا بەڵام ئێستا گۆڕاوە زەمان زەمان ئیتر بەڵام سوتفەیەک یەکتیتان چۆن وڵات ژنێکی دایکی ڕەفیقی خۆشەویستم فتوو بۆ خوازبێنی ئەم من لە ماڵی ئەوان بووم هاتەوە ژنەکەی دایکی هاتەوەتی وڵاتوی بۆ خوازبێنی فلان ئەتیادی بلام تی وەڵی فارغەوە بۆ تۆ باشە تم بۆ وەستەکەیتم دە بابچین چۆن علاقات لەگەڵ برادرم ئەنۆر ئەسمانی سایبانەی هەڵا چوین تر بینی نەکارەوە نەبوو هەرچەنگە پاشان مشیلەیت تو بوو برا و بازە کەس و کاری شوعیە و بەڵێ نایانە کێشیان بۆ دروستکردی باشە بە پیر و خەڕۆ بن تاوان خوابتان هێڵێ بۆ ئەڵا خەڕۆ زۆر خراپ بەزانی بۆ ئەی نازانین خەڕۆی بەڵام خەڕۆیانی بکەنێک چۆن بکەنێک پشت ڕەنگە کە ڕووی لێ بادەتەوە زێراستەکەی دەست خۆش وەڵا ئیسفادەمان زۆر لەم شتەکانی کرد کاک فارۆ چەندی تێ چوو ژنێنانەکە وەڵام من 1600 دینارم هەبووی خانەکەمان فرۆشت بوو ئیمانی باوکێ خوشک و کاکەم وتم بە قەرز بمەنێ ئیشی پێکەم باش هەروەها بۆ هەرۆنی تێچوو هەرۆمە و خانوێکم گرت بکرێ خانۆکەمان فرۆ باشە بەس من واز لێ نایەنم لەسەر ئەم مەوزوعە زۆر بەڵام ڕێگام بە بە ناوبڕێکی کە وەربگرێت خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوەلاتە باسی پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد کە وتمان ژیانێک دەست پێ کاکە پێشتروانە بووە 1600 دیناری ئەو کاتی تێچووە یان لە کۆی ئەو پارێک کە وەرێگرت تۆ ژنی هێنا و یعنی هەمووی لە ژنێنانەکە سەرف کرد خاڵۆکەم فرۆش باسی 1250 باش خوشکەکان دەموویم ڕازی کردەوە پاژۆی خۆزە زۆر باش و هەروەها کاکەم پێشەمەیان بەڕاستە اینجا بەس چاکیان لەگەڵاکردم بەڕاستی لەو کاتە ئەوە تاویز نایرێتەوە ئەو هەڵوێستا ئەمەش ئیتر مناڵ دروستە بێ لێرە ئەمە دایکیانە دوو مناڵیشی تایە بەڵێ ئەمە زیینۆ و زەریان بەڵێ ئەمە کوێ ئەم شوێنەکە لا ما بێ ئوتێل میریدیانە شتێکی بەغایە بەڵێ ئەمەش هەر ئەمە ماڵی خۆمان لە توی مەلک کەم چەند ساڵ تا ئەمە زیینۆخانی تایە لەگەڵ و زەریە بۆ دەستمەکە جوان گیرە و گۆژەی بە گەورەی بەڵێ زۆر جوان گیرەوە اینجا ئەم وێنێش جەنابتی لە ماڵەوە بەڵێ حەقی باوکایەتی لەگەڵ یەکێک لە مناڵەکان و
بەڵێ ئەمە کامیانە ئەمە زرنگە ئەمە کاکە زرنگە زرنگە ستا لە ئاسیا سیالیژەکە اینجا هەر بە لەو مۆزوعەدا نەبچڕین بچینە سەر مۆزوعێشکە ئەم وێنەیەش هەر وێنەیەکی جەناب ئای لێ بڵێ خات و پەخشان لە شوێنێکی گشتیە وایە ئەم وێنەیە ئیتر وێنەیەکە کە هەمووتان بەیەکەوەن بەڵێ بەس ئەم کاراکتەریان چێ ئەوەکە ئەوە مێردی زیینۆیە بەڵێ زاوەکە ئەو کوڕە بچووکە لە باوشمە کوڕێوانە ناو ڕاستانە ئەوە کاکە ڕاستانە تۆ چاو لێ بە سەیری زەریاکە بەڵێ ئێستا تەنیا لە ماڵی جەنابێ بەس نارایتیانە بەڵێ نەبوو بۆسە ینی بەس ئەویت ینی ناوە هەمووتانە بەڵێ ببینە سەر پرۆژەکان بەڵێ کاک فاروق ئەمەوێ بزانم سەرەتا بۆ بازرگانیکردن چۆن دەست پێ کرد من کە دەچوو مۆزیفۆ دوای شکستی 1975 خانووی ماڵی باوکم بوو فرۆشتم بە ڕازی بوونی خوشک و برا لەوە ژرم هێنا و دەستم کرد بە بازێ مقاولەی بچوو لە 140 دینارەوە دوای مقاولەیەک مرد 1500 زۆربەی خەڵک گاڵتەشی پێات کە بیشەچێ بۆ تۆ ناشتە وەزیفەیەکەوت و دوجی حسابات بوویتی و بانقاومانە ڕێگاکەمەوە پێخۆش بوو من لە پاش ئەوە چوون کەسارەیەکی بەردم کڕی لە بەغا کەسارەی بەردی مۆزایک لە سلێمانی نەبوو لە پێنجونەوە بە تایبەتی بەردمانێنە و دوای لە قەراخەوە کڕیبووم بە ئاسن کوڵێنەوەتانێنە لە منطقی ئاسن کوڵێن و ئەوانە لە بلیچیان زۆر شوێنی هیندێتی و قەراخ لێتی زۆر مەربەر زۆرە لە کوردستان جا لە ماوەت ئەمە من کەسارەیەکم کڕی بە 1000 دینار لە شوێن حەسەنەینیان پێوت لە بەغا لەوێ دروستیانە کرد لا ما بێ مانگی 1500 دلار دینارم دەکەوت دینار تا بە زیاتر بوو لە دۆلار 4500 دلار بوو شتێک لەو بابەت زۆرەکەمتر ئەمە لە پاش ئەمە من معمەلێکی بلۆکم دانا بە پارەیەکی لەو بەرادران کە ڕسمی لەوەیان ماجد علاوی ناوە مهندسە مقاول بوو دکتۆر برایم ناکەس کردێری حیزب بوو برایەوە ئەو یارمەتیان بلۆک معمەلێکی بلۆکمانێنا 14000 دیناری تیاسوو بەنیوەی هەرچەنگ ئەو داوای ناکرد من بەڕێوە بەشتەکانم هێنا ئەوە زووی هاتە بەرهەم پاژۆر مخاولاتم کرد پاژەوە دەواجنم دانا پاژەوە مەزەرەبدا من دایمە مهنەم گۆڕیەوە کە شتێکی کە توانام هەبوو زیاتر ڕۆشتم زۆری بە پارەی خەڵکو بە شەراکەتی تا زمانی مەجزەرەش هەردی ساروسیۆن شەریکەکەم هەبوو مەزەرەی دەواجنم بازیان لە پاش ئەوە ساڵانێکی کە بازێت تیجارەت بوو لەگەڵ برادەریکا ئەجا ڕوو کردە شتی ئەرە ئەساسی ساکە هەمە سەر تێلیکۆمنیکیشن جانتایەکی لەم کوڕی تەلەفۆنات تازە داهات بوو جانتایەک ئیلمار ساتمان پێوت کەونەدا قسە دەکرد دوشەکەی لە دەرەوە دانرا چەند خەتێک لەوە بوو بە شتێکە لەوە بوو بە مۆبایلی کیپچکۆرە ئەمانە هەموو تەبەن شەریکم هەبوو بەڵام شتەکە ئێمەش تۆزش پێشتوان پیاکرد بوو لە مقاولات وەمانە مەزەرەکە ماوانێ هەتاوەکو ڕاپەڕین بەکە دەورەی یەکەم جێشاتەوە تێک و مەکاریانە پاش ئەوە تۆزە خراوەیش و من هەڵم گرتەوە مەزەرەمانەوەسان ئەجا ڕوو کرد لە تەلەفۆناتەکە شتێکی زۆر بە نرخ بۆ جاڵی 99 جا من ئەو ساو ئێستاش کاک ئاسۆ هەوڵە ماوە ویشەی کە یەکەم ینی بە خۆشیەوە بڵێ ئەوەکەم لە تاریخی شانوسێ بادێژمە ببێتە شتێکی مەبدەئی ینی شتەکە تەنیا دافعێکی پارە کە دەستی دەوری هەبێ لە بوونی تحتی وڵاتەکە هەر پارەکە نەبێت من لەوانەوە تا مەشاری عالەیە سام هەمووی دەوری هەیە لە وڵاتە مۆبایل بۆ یەکەم جار کوردێک لە سلەیمانیەوە بتوانێت سیستمی مۆبایل بێنێتە عێراق و کوردستانەوە بە دزیەوە لە کوردستانیش و بەزێوە لە عێراقیش کە عێراق و حکومەت بوو ئێدام بوو ئەمە بوو بە شتێکی ئەساسی بۆ سلەیمانی و بۆ تاریخی سلەیمانی دوای پەلیشی هەریش بۆ فەرعیتری خەڵکی هەموو لە عێراق بەڵام ئێمە 11 ملیۆن مشتێکمان هەیە گەورەترین شەریکین لە عێراقا لەو مەجالە وەک شەریکەی ئەهلی شەر گەورەترین شەریکین على العموم کام لەو پرۆژانە کاک فاروق تۆ با بڵێن کە سەرپەشتیەکەی توهی خۆتە یان مساهیمە لەگەڵ خەڵکی ترە کام لەو پرۆژانە لە لای تۆ زۆر زیاتر قابلی ئەهەمیەت گرنگی زیاتر پێدەی یان خۆشتر زیاتر خۆشی ئەوە هیلمان دروست کردەوە مۆبایل دروست بوو یەکێ لەو شتە گەورانێکی کە لە ژیانمە هەیە پاش ڕاپەڕین معمەلی تاسو جەمان چاکردەوە شیمە تۆش نەبوو بە 200 نەکرد 300 لە پڕ ئەوەستا یەکەم شتی تازە دروست بوونە لە کوردستانە معمەلی تاسو جەمان چاکرد لە عینی وەختا بە پارەی شەراکەت لەگەڵ میسرەکانە دوای لافارجی فەڕەنسی مێنا معمەلی بازیارمان دروست کرد
کامانە هەشتی تازە بوو زۆر ساش تازەیە بەڵام ئەوی خۆشم بێ لە مەشروعەکان مایەسا لە هەمووی زیاتر خۆشم بێ ئەو خەستەخانەیە کە بە فاروق مێدیکال سەنتەر لە نەخۆشخانەی پزیشکی فاروق کە لە 2 مانگی داهاتواکرێتەوە ئەوم لە هەمووی پێ خۆشتر چونکە بەدوای مەشاریعی صحیەیەت ئەمە خۆشتێکی گەورەیە زۆر کەسەی بینێشی زۆری لە مستەوای عالەمە جوانە خەستەخانەکە لە مستەوای عالەمە ستافی بۆێنین و هێناویشمانە ئیشی لەکەین سەرکەوتوە بنیشڵ شتێکی زۆر گەورەیە کاک فاروق ئێستا تۆ باڵین پرۆژەکانی فراوان بووە کەسێکی پارەداری بەڵێ کەی ڕۆژێک لە ڕۆژان وا بووە برسی و بێت و پارە پێ نەبێ نابخۆی پێم نەمێنێ پارە و پێ نەبوو بێت و برسی بوو بێ برسێتێکە بە برسێتی خۆت وەکو تاکە کەس مەسەلا وەک لە ژیانە ینی سەردەمی پێشمەرگایەتی ئێمە حیزبێکی هێژار بووین حیزبێکی زۆر یەسار بووین لە عێراقا هەر ئێمە مابووین سەردەمێک ئێمە مابووین و شۆڕشی کورتە بوو کە علاقەی لەگەڵ حکوومەتان نەبێ و جەپەی نەبێ لەگەڵ حکوومەتە هەموو لە جەپا بوون ئێمە زروفێکی زۆر ناخۆشمان و هەتا سەردەمێکە زروفێکی تایبەتی لێوێ ڕوویا بیرمێ جارێکیان 3 مانگی ڕێک ئێمە لە نانوچا بووڵەوە هیچمان لێخورد ئەو مەقەڕەمان 100 کەسێکی تیا بوو پێشمەرگەکانیشمان بڵاو بوون لە 5-6 شوێنی کوردستانە ئەوە نەوە برسێتیەکە یاری ئەوەتە خواست بووی ژەمێکی خۆش بخۆی لەو کاتا بەڵام نەبوو خۆی چونکە ئەمە لە مەقەڕێکا بوون شخصی خۆم دایکم مانگی 5 داری بۆ ناردم بەسە بوو ئەو زۆر حساب بوو قسەی خۆشی تایە بەڵام پارەی حیزب مۆر نەگەر بەڵام لە مەقەڕامان خوارد و نانمانە خوارد و هینمان ناکرد بعد شتە بوو تەنەوزلاتمان ناکرد هی دەرەوە هینی دەرەوەمان نەبوو هاوکاری دەرەوەمان نەبوو چونکە ئەمە زدی تجاری خەتی سۆڤێت خەتێکی یەمینی و تحریفیماندانەوە ئیسپاتی بوو کە وایە ئەوە بووە وەزێکی دوای برستریکا دەرکەوت کە ئەوانش یعنیترەوە ئەوە دوای ئەمانەیە ئێمە لەگەڵ خەتی نزیک ئەلبانیا و چینا بووین و لە ئەوان نە ئێمە حسابی ئەوە نەبوو کە بە احتیمات خۆیتە سەر خۆت هەنگێ غەڵەتی تایەوە احتیمال ناکرێت سەر خۆت لە زوڵفی و شاخای لێمە شوێنەکانی کە هەموو هاوکاریان هەبوو باسی پرۆژەکانمان کرد هەڵبەتە پێبەپی پرۆژەش هەمیشە گرنگی داوە بە هونەر بە ئەدەب بە کەسانی هەندیکا بەوانی خاوەنی پێویستی تایبەتن من حەزەکەم هەندێک لە وێنانەش پیشانی خەڵک بین ئەمە یەکێکە لەو زۆر عەزیزانی کە من شانازی یەکەم ڕۆژێک لە ڕۆژان کاکە حەمێ مەلاکەریم بتوانێت بەخۆی وێنەکانیەوە ئێمە لە خزمەت یابین کاکە حەمەیە لەگەڵ کاک دکتۆر ئەمیر لەگەڵ جەنابێ ئەمە پەرۆشیتە بۆ ئەوەی کە کەسێک ئەو هەموو خەباتەی هەیە تۆ پێت لێ نەبڕیوە تۆ هەمیشە دڵنیام کە سەردانیەکی کاکە حەمە بەلێسەد منەوە برایە هاوڕێ مامۆستایە کاکە حەمە پیاوێکی گەورەیە لە تاریخی وڵاتە کاکە حەمە لە مەلایەتەوە دەستی پێکرد بۆ شوێتی بۆ حەبسی بۆ تعزیب قەت ڕۆژە لە ڕۆژان کەلیمەیەکی نەوتۆ کە مخالیفی ئەفکاری خۆی بێ هەتا من جارێک چوم لە حەبس بوو لە بەغا دوای 64 تەنزیماتی حیزب دروست دەکردەوە کاکە حەمەم دۆزیەوە مختەفی و دوای کاکە حەمە گیرە چوون بۆ لای کاکە حەمە حەبس بوو وتم کاکە حەمە وەڵامان بە کە چوومە دەرەوەم گرن وتی بۆ چیوە گرم یەکێ لەو جاوسانەیە لە بەردەمی کولی تیجارا بوو نەوتەوەی ناسیمەوە تەفتیشی کردم دەفتەرێکی پشکۆلم پێ بوو لێ نووسرا بوو شتێکی تابوتی ئەمە چییە ئەمەی جنێەوە شتە بۆ خۆم نووسیەوە سینە ئەوە بە نەمدران بووە وتی کاک حەموتی وەڵڵی من بەمباتی حیزبکە چوی دەر و دەر دەکەم وتم بۆ تۆ بۆی بۆ لای من ئێستاکە کادرێکی زۆر زۆر چالاک و زۆری خۆشەویستم بەڵام کاکە حەمەک پیاوەکە لەوانەیە کە نوکرانی ذاتی هەیە بۆ لە ژیانە باوەڕ بێ پیاوێکی خۆنەویستە خۆنەویست زانانی چی زۆر کتێب هەیەکەم ئەساسەکەیەتی بەناوی خەڵکەوە بڵاو بۆ کتێبی تەسیح کردەوە بەدایان من کە لە وەزارەتی ڕشاد مۆزەف متەرجم بوو عەربی و کوردی عەربی کاکە حەمە لە وەختی امتیحانەکان و ئاخر مەشم خوێن و ئیشیش مەکرد نەمەتوانی کولێ تاوکەم کاکە حەمە یارمەتی شەکانیان ئەو مۆزەفە لە جێی من غێری ئەو تاریخە جوانێتی دکتۆر ئەمیریش کەسای کادری ڕئیسی دکتۆریە لە ئەم خەستەخانەیە کە شارەزی پێوە بۆ پیاوێکی نمونەیە بەڵێ هاوڕێ ئێمەشە بوو هەردووکیان بێوێ بن ئینشەڵڵا ئەم کاراکتەرە کڵاو بەسەرە لەگەڵ جەنابێ لەگەڵ ئافرەتێکی پێم وابێ بیانیە ئەمانێکی ئەوە ئەو ئافرەتە کریستلینا و ئەڵمانیە ژنی دکتۆر ڕافد ئەدیبە ڕافد سۆفی ئەدیب
یەکەم جەڕاحی عێراق لە تاریخی دکتۆرە دکتۆری گەورە بوو یەکەم عملیاتی دڵ لە عێراقا لە پەنجاکانە کردی بۆ لەسەر حسابی خۆی بۆ دەلاکی کۆی ئەمە بێ حەمینی نەبوو گەورەترین جەڕاحی عێراق بوو 63 گیرە لە قتال المەوتا بوو دەستیاشکان لە پاشەوە شتێکی بوو چوە دەروانێ لە ئەوروپا ژیا تا ئەم 2 ساڵی پێشوە ئەمریخای کرد باو کەوتم باوکمان یەکی ئەوە بوو کەوتم کارێزدین چوە کولێ شەریعە ئەمان سەیری فکریان کردە سەر کاک ڕەفیق ڕئیسی ئیتیحادی تەڵەبەی عێراقی عام بوو شیوعێکی نەشط بوو بەس این بوو پیاوێکی زۆر زۆر مسەقف زۆر فەنان ڕەسام مۆسیقار بڵێ طبعا خەلیل سلەیمانیە من دەقەونیەکەم ماوە بەرنامە بەداخەوە کە ئەوەندەم ماوە چونکە بەڕاستی خەرمان بەرەکەت لە هەر لایەکەوە بڕۆین زۆرمان ئەوێ لەبەرەوە ئەمەوێ بزانم ئەم هاوڕێ کۆنانەت چیان و ئەمانە لەم سەرەوە نورێ سوورە بەرخانەقای جەماعەتی بەرخانەقای بەرخانەقای ینی نورێ سوور و شەوکەتی یعنی ئەمەیان ئەو نورێ سوورێکە بەڵێ ئەملایان شەوکەتی مەلایە ئەملایان کاک عەلی سەعیە مۆزەمێت کاک عەلی بەرخانەقای نەبوو بۆ معنایە بەڵام نزیک بوو لەوە سەرشەقامی بوو کاک عەلی شیوعی بوو کاک عەلی خەزووری کاک نەوشێوەر مستەفایە ئەوە شەوکەتی مەلایە لەم ساڵانە ئەمریکای کرد ئەوە لە شوێنێکی مەدا دایما جا من ژنەکەم ئەڵێ تۆ مشکلەی تۆ نیە لە تاجر ڕەفیقی بە سیاسی ڕەفیق خۆتە مەمەی قبوڵە هەرچی ڕەفیقی 20 خوشەزایە ڕەفیقەکانی بە ڕەفیقی تۆ بە ڕەفیقی کاگەبەی تۆ بە ژیان خۆشی ژیان لە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی زۆر باشە ئەوە زۆر شتی کە ڕاکێش بەڵێ اینجا ئێمە ئەماکەین بە دواوێنە بەڵێ ئەمە داخەوە فریای وێنەکان ناکەوین بەڵام ئەماکەین بە دوای هەری مۆناسەبەی کە بە مناسەبەی کەمە بەڵێ ئیشاڵە ئەمە کوێیە ئەمە دووبەیە بە یەک دێر کاک فاروقی مەلا مستەفا ڕاچیە بەرامبەر بە سیاحە من ڕام زۆر باشە بە سیاحە چونکە سیاحە لە زۆر وڵاتی مهم سەرچاوی پارە و ئیرادات یەکەمیانە لەوانە میسر تورکیا بەریتانیا بەریتانیا چوارە وڵاتی سعودیە بەس لەندەن سایحی هەیە ئەنجا کوردستانی وڵاتێکە من لە مەجاالە ئیشم زۆر کردو تا بە تەمایشەکەی گەورە بۆ وەختەکەتان وایە سیاحە ئیرادێنێ ظروف وەزعی اجتماعی بەرەو پێشەوە مەدەنیەت بەرەو پێشەوە لە بەرەو سوودێکی خەڵکی عالەم بە یەکەگەێنێ بە شکلێکی جوان و لە مەساحەتی بەشەریت ئەمە هیچمان نەماوە جەنابەت دواوتە چییە؟ من دواوتەم ئەوەی من لە مەراحیلی زۆرە لە وەکو جەناب فەرمووت ئەوانەم هەمووی دیوە بەس شانازی هەرە گەورەم لەو مراحلانە 8 ساڵی ناو پێشمەرگە بوو بەهۆی لەو 8 ساڵە من شخصیاتی سیاسی ئەم وڵاتە هەمووی مناسی زیاتر لە نزیکەوە خۆمێکێ بووم لە نوێنەرەکانی حیزبی شوێی لەو کۆڕ و کۆمەڵانە و جەپەی جوود لە ئەساسە کە دانرا منێکێ بووم لە مۆسەکانی دوایی کە هین دەستی پێکرد شکستەکە دەستی پێکرد بوو بەنەوەیکە ینی شانازی بۆ فترەوە زیاترەکەم برسێتیەوە بە هیلاکیەوە بە خوێنەوە فەرمێسکەوە شوکاوە جێ شانازی گەورەمە زیاتر لە هەموو شتێ دەردی کاک حەبن مەلاکەریم لە جوابی تەلەڤیزیۆنەکە وتیان بەهینەوە وتیانەوەە تۆ کاکە حەمە فڵان ڕەفیق دەوتی فڵان ناسی بەڵێ ناسم چۆن لە شوێتێکەوە بۆ بە سەرمایهداری گەورە کاکە حەمە جوابەکەی کە شانازی پێوەکەم وتی ئەوە تاواوکەری شوێتەکەیەتی چووکە بەشداری گەورە بێت لە بنیادنەوەی وڵاتێکە من باوەڕ بۆ هیوادارم بتوانم کاری زیاتر بکەم بۆ تاوکردنی ئیشی بنیادنان و سەرخستنی بۆ ڕادەیەکی زۆر گەورەیکە کە سەرەتایەکی جوانەکەی سا لە کوردستانە هەیە بەرەو عالەمی پێشکەوتوو ئێمە زۆر سوپاس دەکەین عادەتی بەرنامەکەشمان وایە بۆ ئەوەی لە داهاتووە ڕاستان احتیفاز بە وێنەکانەوە بکە وێنەیەک ئەگرین لە بەرنامەکەیە بۆی لە داهاتووە ڕاستان بۆ مامکە بە وێنەکانی دوێنێ ئێمە هیچ شتێکمان نەماوە زۆر سوپاس دەکەین کە کاتێکی زۆری خۆتێ بەخشی بە ئێمە و کە هاتیینە نووسنگەکە زۆر حرمەتێ گرتین جێگەی شانازیە و زۆر سوپاس دەکەین زۆر سپاس خۆشەویستانم تا بەرنامەیەکی کە و کەسایەتیشی تر بەخواتان ئەسپێرم شەوێکی شاد.